بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم لاپەڕا 56 کۆکردنەوە و ڕێکخستنی زانیاریەکان. هەندێک جار زانیاری هەیە بە شێوەی ژمارە و ئامار پێویستە یان باشتر وایە ڕێکیان بێخم لە ناو خشتەکدایان نێم هەتا زۆر لەبەر چاو بن، زۆر بە ئاسانی بچم بگەڕێم، زوو بزانم ئەو ژمارەی لە دووی دەگەڕێم زوو بیبینمەوە، بە تایبەتی ئەگەر لە کاتی کارکردن لە کۆمپانیا یان لە دوکان یان لە خوێندنگا یان لە نەخۆشخانە و ئەو جیانە کە ئامارەکان و ژمارەکان زۆرن بزر دەبن ئەگەرە من ڕێکیان نەیەخم لە ناو خشتە دایان نەنێم. خشتەی سەرژمێری خوارەوە ژمارەی فایلە فرۆشراوەکان لە 5 هەفتەی یەکەم لە ساڵی خوێندندا دەنوێنێ. کەواتە هەندێک زانیاریم هەیە دەربارەی فایلی فرۆشراو لە 5 هەفتە بە هەفتە لەو خشتەیە کە ناویان لێنایە خشتەی سەرژمێری. فایلە فرۆشراوەکان ژمارەکانیش بە شێوەی ڕەنووس نەنووسرایە، بەڵکو هەر جارەی فایلێک فرۆشرایە هێڵک لە دەفتەرێک بزانە لەسەر کاغەزێک یان لە هەر شوێنەکی دیکە ئەوها هێڵک چێشرایە بۆ ئەوەی بزانین یەک فایلم فرۆشت. پاشان کە فایلی دووەم دەفرۆشم دیسان هێڵەکی دادەنێم، فایلی سێەم دیسان هێڵک، فایلی چوارەم هێڵک، کە گەیشتمە فایلی پێنجەم ئەو کۆمەڵەی دادەخەم کەواتە بوو بە 5. دیسان فایلی شەشەم کە دەفرۆشم لێرە دەنووسم ئەوها هێڵک، دوایە هەفتەم، پاشان هەشتەم، فایلی نۆیەم، ئەوجە کە فایلی دەیەم دەفرۆشم دیسان هێڵەکی دادەنێم هەتا زۆر بە ئاسانی بزانم کۆمەڵەکانم 5 وەکو دەبینم لێرە یان دەبینین هەفتەی یەکەم چەند فایل فرۆشرایە 5 ئەوەش 5 ئەوە 15 ئەوەش 5 ئەوە 20 دانە فایل فرۆشرایە. پاشان ئەو زانیاریەی کە لێرە هەیە لە خشتەکی دیکەیان دانایە ناویان لێنایە خشتەی دووبارە بوونەوە و هەتا دووبارە بوونەوە ئەوەی ڕاستیبی زۆر ناوەکی باش نییە، ڕەنگە ناویان لێ نابە چەند جارە خشتەی چەند جارە بوونەوە، واتە چەند جار ئەمن یەک فایلم فرۆشتیە 20 جار، کەواتە 20 فایلم فرۆشتیە 20 جار لە هەفتەی یەکەم لێرە دەنووسم. پاشان ئەستوونەکی دیکەش هەیە لێرە، ئەوەش زانیاری کەڵەکە بوو کەڵەکە واتە چواتە لەسەر یەک دانراو. ئەوها لێرە ئەگەر تەمەشای ئەو وێنەی بکەین ئەوە دروستکردنی کەڵەکەیە. ئەو منداڵە ئەو جۆرە قالبانە لەسەر یەک دادنەی دار کەڵەکەیان دەکا لەسەر یەک پێی دەڵێن کەڵەکە بوو، زانیاری یان ژمارەی کەڵەکە بوو، واتە هەموو جارێ سەرجەمەکەی دەزانم. بێگومان کە دەستی پێکرد دەست پێکرایە یەکەم جار یەک دوا دەبیتە دوو، دوا دەبیتە سێ، هەموو جارێ یەکەک زیاد دەکا هەتا پاشان ڕەنگە ئێستا ئەگەر بیان ژمێرین ئەو قالبەدارانە ڕەنگە 50 ڕەنگە 100 ڕەنگە 60 ئەوە مانای کەڵەکە بوو. لە هەفتەی یەکەم کەڵەکە بووەکەش هەر 20 زیاتر لە 20 نەفرۆشرا چونکە یەکەم هەفتەیە، بەڵام هەفتەی دووەم دیسان لێرە تەمەشا دەکەم ئەوە 5 ئەوەش 10 ئەوەش 15 لێرە دەنووسم 15 لە چەند بارە بووە و دەنووسم 15 لە کەڵەکە بووچ دەنووسم ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە چونکە هەفتەی
پێشی هەفتەی 20 فرۆشرا، هەفتەی 15 بابزانم هەتا ئێستا چەندم فرۆشتیە 35 واتە هەتا ئێستا پاش هەفتەی 35م فرۆشتیە. ئەدی هەفتەی 3 بە تەنێ هەفتەی 3 دیسان لێرە ئەوە 5 ئەوەش 5 ئەوە 10 11 12 13 14 دانم فرۆشتیە لێرە دەنووسم 14 ئەوجە کەڵەکە بووەکە چەندە ئەو 35 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 14ی 35 و 14 5 و 4 یەکسانە بە 9 و 3 و یەکیش یەکسانە بە 14 49 واتە لە هەفتەی سێم هەتا نەک لە هەفتەی سێم هەتا دوایی هەفتەی سێم چەندم فرۆشتیە 49 بەڵام تەنیا لە هەفتەی سێم بە تەنێ هەفتەی سێم 14 دانە فرۆشت بوو 14 دانە هەفتەی سێم فرۆشتم بەڵام هەتا گەیشتە کۆتای هەفتەی سێم هەفتەی 1 و 2 3 بە یەکەوە هەمووی بە یەکەوە 14 دانە. هەفتەی 4 بە تەنێ هەفتەی 4 ئەوە 5 ئەوەش 5 ئەوە 10 11 12 دانم فرۆشتیە لێرە دەنووسم 12 کەڵەکە بووەکە چەندە 49 و 12 کۆ دەکەمەوە 2 9 11 1 و 4 5 یەکیش 6 61 دانە. هەفتەی 5 ئەوە 5 ئەوەش 5 ئەوەش 1 دەکاتە چەند دەکاتە 11 دانە 11 دانەم فرۆشتیە لێرە دەنووسم 11 کەڵەکە بووەکە چەندە 61 و 11 کۆ دەکەمەوە 1 و 1 2 6 و یەکیش دەکا 7 ئێستا ئەو ژمارەی بەدەستم هات سەرجەمی هەموو فایلە فرۆشراوەکانە لە ماوەی 5 هەفتە لە هەمان کات کەڵەکە بووی هەفتەی پاش هەفتەی 5ەمە چونکە زیاتر هەفتەی 6 نییە فایل نافرۆشرێ تەنیا 5 هەفتە دەبا نووسرا بە ژمارە نەکڕەنووس ژمارەی کۆتایی لە ئەستوونی دووبارە بوونەوەی کەڵەکە بوو ژمارەی گشتی هەموو فایلەکان فایلە فرۆشراوەکان دیاری دەکات کەواتە ژمارەی فایلە فرۆشراوەکان 72 دانەیە زانیم هەمویان 72 فرۆشتیە ئەگەر ئێستا بەڕێوەبەرەکەم بێ ئەمن لە دوکانێک ئیش بکەم فایلی بفرۆشم بەڕێوەبەرەکەم بێ لێم بپرسی هەفتەی دووەم چەند فایلمان فرۆشت یەکسەر تەمەشا دەکەم دەزانم 15 ئەدی بە هەمووی هەتا ئێستا چەند فایلمان فرۆشتیە کە هەفتەی دووەم ئەوها لێم دەپرسی یەکسەر 35 دانە ئەدی هەفتەی 4 چەندمان فرۆشت 12 ئەدی هەتا ئێستا چەندمان فرۆشتی ئەگەر هەفتەی 4 ئەو داوایم لێ بکە 61 کاتە ڕێکخستنی زانیاریەکان ئاسانە لە بەردەستمە زوو وەڵام دەدەمەوە چونکە ئەمن بەخۆم خشتەکانم دروست کردیا خۆم ماندی کردیا ئەوها نەمهێشتیتەوە ئەگەر بێ و هەر ئەوها بمهێشت باوە لێم بپرسی ئایا لە هەفتەی سێم لێم بپرسن چەند فایلمان فرۆشتیە نەتوانم وەڵام بدەمەوە چونکە دەبی یەک کاژێر دانیشم ئەمن بژمێر بینم بزانم چەندمان فرۆشتیە هەتا هەفتەی سێ بەڵام ئەگەر ئەمن خشتەکەم دروست کرد لێرە زۆر بە ئاسانی یەکسەر دەزانم وەڵامی هەموو پرسیارە چی بدەمەوە ژمارەی فایلە فرۆشراوەکان تا کۆتایی هەفتەی سێم چەندە کۆتایی هەفتەی سێم ئەو وەڵامە 49 دانە هەتا کۆتایی هەفتەی سێم نەک تەنیا لە هەفتەی سێم هەتا کۆتایی هەفتەی سێم واتە هەفتەی 4 و 5 لەگەر نییە
دەچمە لای کەڵەکە بوو و زانیاریەکەی بەدەست دەینم. کاتە ڕێکخستنی زانیاریەکان گرنگە، بزانم کوو ڕێکیان دێخەم، بە تایبەتی لە کاتی کارکردن و لە کاتی هەبوونی ئاماری زۆر دەربارەی فرۆشتن، دەربارەی کڕین، دەربارەی چەند کەس دەخوێنی، چەند کەس لە نەخۆشخانەیە. هەموو ئەو دام و دەستگایانە پێویستیان بە ڕێکخستنی کۆکردنەوە و ڕێکخستنی زانیاریەکانە هەتا یەکسەر بزانین چ ڕووی داوە. لێرە ئەوەی ڕاستیبی زۆر زاراوە نەبوو، تەنیا ئاماری کەڵەکە بوو یان ژمارەی کەڵەکە بوو یان سەرجەمی کەڵەکە بوو، دووبارە بوونەوەی کەڵەکە بوو زۆر باش نییە، بەڵام ئەوە ئیدی ئەوها نووسرایە ناچارین بەکاری بینین. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ دەربارەی ڕاهێنان لەسەر هەمان بابەت هەر بژی.